ئازیا هەر لە بێخاڵ دوکانێکم بە بەرچاو کات ئەگەر گەشتیارلۆ خۆی بێرە ئێرە یادگاری تۆمار بکات وێنێ خۆی لەسەر کوپ و مافور و تیشێرت بکات زۆر جوانە. سەلام عەلەیکۆم. ئەحواڵتۆ تەندروستی باشە؟ ئینشاءڵڵا هەر باش بی. فکرەکەتان زۆر جوانە. لە کەنجێ دوکانت لێرە هەیە؟ تقریباًەوە مودەی 3 ساڵێک. 3 ساڵە. خەڵک خواستی لەسەر ئەو شتانە هەیە لەسەر بابەتانە؟ بەتەئکیدەوە لە خواستی خەڵکەکە ئێمەدام. وەنیا هەرمای تۆوە لەوانێ منداریشت زۆر حەزیان لەو تیشێرتانە بیان. شەکەیمە زیاتر لەگەر منداڵیە. لەگەر منداڵیە. تیشێرتەکانە یاخود گڵاسەکانە زیاتر منداڵە. یعنی ئێستا من نەکەم. وەڵڵا بەچاوم. ئەو مافروشتەکانیش زۆر جوانە فکرەکە. هەوش جێ ئەلبومیە و من با تیشێرتە چی بکەم؟ یعنی ها ڕسمەکەی خۆتم پێ بدە بەچاوم. ئەتە لۆ مخەسەر تیشێرتە چی بەس کوڕ ڕسمت پێ بدە. ڕسمەکە لە ڕێی موبایل. ئەگەر ئایفۆن بێتن لە ڕێگەی ئایردرۆپ یاخود کێبڵە. ئێوە زۆر باشە جێستا با ڕسمەکی خۆم لە بۆ بنێرم. ئەوەش ڕسمەکە زۆر جوان دەرچوون بە فیلتەرەوە طەبعاً. ئەو ئێستا چمان لە بۆ دەکەی و ڕسمەکە گەیشتە کنجەلابە. قیاسەکەی تۆ وەرەگرین سایزی تیشێرتەکەت سایزێک سایزەکەم لە وەرەگری سایزەکە چەند بتن لە 1 ساڵی هەیتن تاوەکو 2 باشە بەس بزانم ئەو فکرە لە چێن دەرهاتیە ئەوە ڕسم بستە سەر تیشێرتی خۆی بڵێن فکرەکە لە چی هاتی ینی ئەو شتانەمان دیتە لە شوێنی تر دیتیتمانی لێرە شتیوان نەبوو ئەو جامیشە هەیە دوکانت لێرە هەیە؟ نا دوکانی تری هەیە دانیشتر لەو خوارەوە یەکەشتریان لەولایە ئەوەیان زۆرە لە هەموو شوێنێک ئەم بابەتە هەیە. ئەجەکەوە کەنجە دەردەچی؟ کەمتر لە 5 دقەیەوێت. باشە سایزی تیشێرتەکەت؟ وڵی ئێکس لازمەوە. بارسمەکەش گەورێ لە پشت و پێشی دەکەیان بەس لە پێشی. خۆی ئێمە بەس لە پێشی بکە خۆ من بەڵام ئەگەر داواکاری هەبیتن ئەتوانی لە ناوەز لە پێشی بکە بەستا. بابێن بدوێ با بێ بە دوکانێ بزان چت هەیە. وی یان خوا تەماشاکەن. زۆر باشە دەستەکان خۆش بێت. وەرە کچی گچکۆکەت هەبی ئەوەی لەبەر بکە ئەو جا مەیخۆ. ڕاست خلاصی کە و تۆ بەجارەچی. وەرن عینە چی جوانیشمان هەیە بزانم. جوانە؟ کۆمەڵێک لێرە زیاتر نەعەل هەیە و سوزانم کڵاو ئەیوەڵە دەستەکان خۆش ئەوها گەرم بووە گەرم دەبی کاکە ئیشەکە بەس ببینن زۆر جوانە هاتینە بێخاڵ یادگاریشمان تۆمار کرد دەستەکان خۆشبێ وڵای زۆر بەگرمە بەڕاستی جوان دەرچوو نەمدەزانێ ها حەزم لێ مزایمە زووتر دەم کرد زۆر سپاس دەکەم دەستەکان خۆش بیتر سپاس ئەجۆ چەند دەکا نانە دە پێم برەقەینە نانە دەزانم عایدی خۆتە بەس نابێت زۆر سپاس دەکەم زۆر مەمنون دەست خۆش هەرچی بێخانەمەوە دەست و دڵیان باشە؟ هەموویان وایە دڵیان باشە وەڵڵا باشە یعنی سەفەرێکی خۆشمان کردیا دەستەکان خۆشی زۆر سپاس دەکەم